خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین ئەزانین کە هاوکارمان ڕێزان کۆمەڵە زانیاریایینێ لەسەرەوەی کە ئامادەکاریەکان چییە بۆ بەیانی کە چواردەی مانگە یادی دامەزراندنی شاری سلەیمانیە و لە هەمان کاتیشا ئەزانین کە سلەیمانی بە مێژوەکەی خۆی زانیمانە چەنە بە چەند قۆناغێکی جیاوازات تێپەڕیوە لە هەموو ڕووەکانەوە شاری سلەیمانی شارێکی ڕۆشنبیران بووە شارێکی شاعیران بووە شارێک بووە کە پڕ بووە لە شارێکی کۆمەڵایەتی شارێکی کللتورێکی جوان دابوونەریتێکی جوان شارێکی پێکەوە ژیان شارێکی ئازادی خواست شارێک کە هەمیشە توانیوێتی بە شاخەکانی چواردەوری بەرگری لە خۆی بکات بە جوانیەکەی خۆی پێشوازی لە میوانەکان بکات زۆری قبول نەکرد بێگومان بە حوجرە و بە شوێنی مەلاکان و بە شوێنی شاعیرەکانی ئێستا ئەرشیفێکی جوانیان بۆ ئێمە بەجێ هێشتووە شارێک پڕاپڕ لە خۆشەویستی کەواتە بۆ ئەم ساڵیش کۆمەڵی ئامادەکاری کراوە کە بتوانن پێشوازی لەوە بکەین کە ساڵێکی ترەچێتە سەرتەمەنی شاری سلەیمانی لەم نێوەندەیە کەسانی ڕۆشنبیرمانەیە کەسانی بەتوانامانەیە هەوڵی ئەوەیان کەشتە جوانەکانی سلەیمانی بە ئەرشیف بکەن بیکەنە گۆڤارێکەوە بیکەنە نامیلکەیەکەوە بیکەنە ئەوەی کە چۆن بیناسیێنی بنەوەی داهاتوو و هەندێک بە دووادار چۆن بکەن ئەمە زۆر هەندێک زانیاری هەیە لانێ بەداخەوە نەزانرابێت پشتگوێ خراپێت با بڵێن ئەمانە ساخ نەکرابێتەوە نەم هەوڵە جوانە کاریان لەسەر ئاوانش کردووە بە دڵنیاییەوە کەواتە ئەمڕۆ ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە بزانین گۆڤارێکی نوێ دەرەچێت لەسەر شاری سلەیمانی ئەم گۆڤارە بە ناوی دانشەوەیە زانین ئەم گۆڤارە تایبەتمەندیەکانی سلەیمانی تیا کۆ بێتەوە ئەم گۆڤارە لە ساڵێکە چەند ژمارەی دەرەچێ و ئەم گۆڤارە لە دەستپێکی ئەم بەیانە کە یادی سلەیمانیە چۆن پێشوازی لە سلەیمانیەکە و بابەتەکانی چین ناوەڕۆکەکانی چین و ئەم بیرۆکەی لە چێوە سەری کرد و بزانین چێ لە پشت ئەم گۆڤارەوەیە کە هەمیشە ئەتوانێت بە شێوازێکی باش ئەگەر من بمەوێت سێرێکی شاری سلەیمانی کەم گۆڤارێک هەڵێمەوە شاعیرەکانی ئەتیپەکانی مامۆستاکانی شوێنە جوانەکانی ئەنجا ئەزانم تێگەم سلەیمانی چەند جوانە باشە کەواتە ئێمە گفتوگۆکەین لەسەر گۆڤاری دانش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەد وەکو مامۆستای زانکۆ و خۆشی سەرنووسەری گۆڤارەکەی دکتۆر جان زۆر بەخێر یەخوا ماشەڵڵا و لێبێ بەم جلە کوردیان ماشەڵڵا لە خۆت و لە عەزیزی زۆر سپاس دەبوون دکتۆر تۆزێک پێ هەڵدانم کرد بۆ شاری سلەیمانی لەوانەیە خۆش بێ شتێکی باسیتیش بێ شتێکی کەم بێ بەڵام ئەم گۆڤاری دانشە بابزانی من لە ناوەکیەوە دەست پێەکەم بۆی ئێمە و بینەرەکانیشمان بزانین دانش چییە بۆچی ئەم ناوەتان هەڵبژار بیکەن بە ناوی ئەم گۆڤارە بەیانیتان باش پێش یادی داگیرساندنی ساڵێکی نوێی تەمەنی ئەم شارە جوانە پیرۆز بێ شارێکە کە ئەتوانم بڵێم هەرچی صیفەتی جوانی ئینسان هەیە هەرچی ئەو شتە جوانانەش هەیە کە مەفروزە هەبێ لە ناو مجتەمەعی ئینسانیە لە ناو شاری سلەیمانیە هەیە لەگەڵ ئەو هەموو نەهامەتی کە هاتووە بەسەر مێژووی ئەم شارە کەچی جوانەکانی خۆی هێشتا هەر لە برەوایە ئەم گۆڤارە لە ڕاستیە بیرۆکەی برای بەڕێز و خۆشەویستم خاوەنی ئیمتیازی گۆڤارەکە کاک سەرکەوت زەکیە کە بەڕێزیان ئەرکی مەڵبەندی سلەیمانی وەکو سەر پەرشتیاری مەڵبەندی سلەیمانی وەرگرت بیری لە کۆمەڵشت کردەوە کە ئەتوانم بڵێم جۆرێکە لە ئیبداعکردن جۆرێکە لە داهێنان بۆ خزمەتکردنی ئەم شاری سلەیمانیە و بەڕاستیش خۆی هەموو جارێگەڵێ ڕستەیەکی ئەوەندە جوانی هەیە ئەوەندە لەبەر دڵمە من ئەڵێ سلێمانی پێش هەموو شتێکە ئەم وتە جوانەی ئەم نیەتە پاکەی بوو بە هەوێنی ئەوەی کە بیر بکەینەوە لەوەی کە چۆن خزمەتی ئەم شارە بکەین لە ڕێی ناساندنەوەی جارێکی تر ژینگەی سلێمانی مێژووی سلێمانی کەلتوری سلێمانی کەلەپوری سلێمانی دیراسی کۆمەڵگەی سلێمانی ئەنترۆپۆلۆژیای سلێمانی و هەموو ئەو دیاردانی کە ڕۆژێک لە ڕۆژان لەناو ئەم کۆمەڵگەیە بووە جا دیاردەی کۆمەڵایەتی بوو بێتن دیاردەی سۆسیۆلۆژی بوو بێتن دیاردەی با بڵێن نەفسیەت و خوێندنەوەی لایەنی دەرونی خەڵقی سلێمانی بوو بێت لایەنی
سیاسی و عسکەری بوو بێ لایەنی ڕوبەڕووبوونەوەی دوژمن بوو بێ لایەنی فراهەمکردن و دەستەبەرکردنی ئازادی بوو بێ هەموو لایەنەکانی تر کە پەیوەندی بە خودی خەڵقی سلێمانی و خاکی سلێمانی و جوگرافیای سلێمانی و بنیاد و هەڵکەوتەی شارەکە و خەڵقی شارەکەەوە هەیە بتوانین ئەمە جارێکی کە هەم دیراسە بکرێتەوە سەر لە نوێ یەک دوو بخرێتەوە ڕوو وەسێ جۆرە لە تەواصل و بەردەوامی دروست بێ لە نێوان مێژوو نەوەی ئێستا و ئایندەمانە ئەم کەلەپورەی سلێمانی ممکن نییە نەتوانێت ڕێگە و ئاسۆ ڕۆشن بکاتەوە بۆ نەوەی داهاتوو لەم جوگرافیەیە لەبەر ئەوە یعنی چەند ئینسان بدوێ لەسەر ئەم شارە چەند بدوێ لەسەر خەڵقی ئەم شارە و لەسەر کۆمەڵگە و لایانی کۆمەڵایەتی ئەم شارە لەسەر مێژووی ئەم شارە لەسەر ژینگەی ئەم شارە حتا لەسەر ئەوەی کە باست کاکە سەرکۆ مەسادیر و چاوگەکانی ڕۆشنبیری چی بوون لەم شارە زانی چەند گرنگە لە ناو مێژووی زانیاری زانستەکانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یان ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی سلێمانی یەکێ بۆ لەو شارانەی کە کتێبی هەبووە تەلیفاتی هەبووە نووسری وای هەبووە شەرحی هەندێک کتێبی کردووە کە خوێنراوە لە وڵاتێکی وەکو هندستان لە رووسیا لە تورکیا لە سعودیا خەڵقی ئەم شارە خەڵقی ئەم ژاری سلێمانیە مفتی بۆ لە سعودیا عالمی گەورە بۆ لە سعودیا زانی لەبەر ئەوە یعنی ئەمەی کەوتە من نمونەیەکی بچووک بوو ئەنواع و ئەشکال شخصیەتی گەورەمانەیە تەلیفاتی گەورەمانەیە بیرتان نەچێشت چیکەتان با پێوەڵم ئێوە ئەزانم کە ئەمە ئەبێ ئەم جیلە بزانێ ئەو دقیقەی کە شاری سلەیمانی کە تەسی زەکرێ باشە شێخ مەعروفی نودەی هەزار ڕەحمەت لێبێ باوکی کاک ئەحمەدی شێخ کە داوای لێکەن لە قەڵاچوالانەوە مەدرسەکەی بگوازێتەوە بۆ مزگەوتی گەورە سلێمانی گەورەترین مەکتەبەی هەموو شەرق لە قەڵاچوالانە بێ 6,000 مەختوتە دەستنووس 6,000 دووەم مەکتەبەی هەموو دنیا هەموو شەرقی ئەوسەط ئەسکەندەریە لە میسر کە 2,000 تیا بووە 2,000 دەستنووسی تیا بووە ئەم شاری سلێمانی 6,000 تیا بووە لەبەرەوە لە چۆ باسی سلێمانیەکەی تەواو نابێ چیان لێ هاتووە ئەمانە کەی ساغەکرێنەوە کەی دەزەکرێن بەبەوەی کە کاریان لەسەر بکرێ ئەی کەی ئێمە باسی ئەوە بکەین بۆ خەڵک دیزاینی خانووی ئەم شارە دیزاینی ماڵی ئەم شارە ڕۆژێک نمونەیەکم باس کرد لە شوێنەکە نەڵێ زوو سەری هینەکە دەکەی نەڵێتەوە بۆ هێشتا هیچ نەوتووە باسی ئەوەم کرد جارێکیان چون بۆ یەکێک لەم هینانەی سلێمانی خاروانی کە ئێستا بە مەتحەفوان دەماشاکەی کە ئەچیتە ژوورەوە وازم لە هینیشکا باسم کرد لە مناسبەیەکە سی خەڵقی سلێمانی چۆن بیری کردوتەوە کە خۆ ناکەی بە ژوورەوە ئەبێ سەرت دانەوێنی اینجا خۆکی بە ژوورەوە دەرگاکەی نزمە بۆچی دکتۆر لەوانەیە من و تۆ بڵێ بە کاکەمە بستێکی لەسەر بواە مەترێکی لەسەر بواە کابرانی وەشە خۆی بکێشە بە دیوار وانە نەیان نەتوانی کورە چۆن ناتوانن ئەی چی ئەم پیاوە بە هیلاکی ومانوێتی چێتەوە ماڵەوە باشە ماڵ و مناڵەکەی لە ژوورۆ دانیشتن خێزانەکەی ژنەکەی ژوور دانیشتن ئەزانی ئینسان تۆ ئەگەر ئەو پەڕی ڕێز بنوێنی لە بەرامبەر یەکێکا سەرتی بۆ دانوێنی ڕاستە ئەو پیاوە سەری دانوێنی جاش لە ژوورەوە ئەوە خەڵکی سلێمانی بۆ کاک تۆ بێ دیراسی ئەمە بکەی بزانی ئەم دەرگای بۆ نزم بووە نەفسیەتی ئەم خەڵکە بخوێنی تۆ چۆن ڕێز و احتیدامی لە ژن و ماڵ و مناڵی خۆی هین کردو کاکە ئامە سلێمانی بووە و ئەمەی کە من وتم هیچ نییە هێشتا ینی ئەگەر لە ئەلیفۆ دەست پێ بکەی هەتایە ئەمە حرفی یەکەمیش نییە ئەم شارە ئەوەندە جوانە
دیدگای ڕوون و جوان و ئاسۆی زۆر ڕوونی هەیە، دنیایەکی جوانە، خەڵکێکی جوانی تیاژیاوە، زانای گەورە گەورەی تیا بووە کە هەتایە مجتەمەعاتی ئینسانی حەزارەتی ئینسانی فەخر و شانازی پێوەکە. لەبەرەوە یعنی هەرچی بڵین لەسەر سلێمانی هێشتا کەمە و من زۆر لێرەوە زۆر دڵخۆشم، زۆر سوپاسی برای بەڕێزم کە سەرکەوت زەکی ئەەکەم کە ئەم بیرۆکەیەی هێنایە بوون ئیبداعی کرد و کەناوی سلێمانی بەر من یەکسەر وتم لەسەر چۆن خزمەتی ناکەن ئەو پەڕی خزمەتیەکەین. لەبەرەوە ئەم گۆڤارە سبەینێ ئەبێ لە دایک، ژمارەی سفری ئەبێ لە دایک. هاوکارانە مەگەریوێنەکەمان پیشان بن بە بینەرانیش بیبینی. یەک دوو شتیکەتان با بۆ باسکەم لەسەری ئەم کەلیمەی دانشە لە چێوە هاتووە، لە چێوە هێناومانە. کەلیمەی دانش طبعا لە زمانی کوردی و فارسیشە هەیە بە معنای حەزکردنە لە عیلم و زانیاری. نالی کە وەصفی خەڵقی سلێمانی ئەکا ئەڵێ ئەهلێکی وای هەیە هەموو ئەهلی دانشن. خەڵقی ئەڵێ خەڵقی ئەم سلێمانیە لە چامە دوور و درێژەکەیە کە بۆ ئەو ڕەحمان بەکی سالمێن وسێ ئەڵێ ئەهلێکی وای هەیە ئەم شاری سلێمانیە هەمووی خەڵقێکن حەزیان لە عیلم و معریفەتە. چۆن ناوینانین دانش؟ وەڵا سەد جاری ناوانین. ئەڵێ هەم نازیمی عقودن هەم نازری ئومور عقد یعنی ملوانکە. چۆن ملوانکە وەستایی ئەوێ بیهۆنیتەوە ئیمامەکەی لە شوێنێکاوی و گوڵۆنکەکەی لە شۆ تۆ باش لێزانی وانە لە هۆ ئەیهۆنیتەوە ئەڵێ ئاوا وردن لە هۆنینەوەی شتا لەوەینەوەی شعرە کە شعرە هۆنەوە ئاخر نالی شاعیر بووە. ئەڵێ ئاوای هۆنەوە هەموو شتێ هەموو کەلیمێکە خەنە شوێنی خۆی. هەم کارزانن کارزان کەشکۆڵی کاریان کەشکۆڵی کارکردنیان کەشکۆڵێکی تەواوە پڕن لە ئیش وەستان لە هەموو شتێکە. ئەمە خەڵقی سلێمانیە. جانێک جارێ دەجار پیرۆز بێ بڕینی وشەی دانش بەسەر خەڵقی سلێمانیە. بۆیە ناوی دانش لەوە هاتووە و ئەم گۆڤارە بە سێ مانگجارێک دەرەچێت. باشە خوایار دکتۆر هەموو باس و خواسیی سلێمانی لە مێژوو لە جوگرافیا لە کۆمەڵناسی لە سایکۆلۆژیا لە ئەنترۆپۆلۆژیا لە دیمۆگرافیای ئەم شارە لە دیراسەکردنی خەڵقی ئەم شارە لە دیراسەکردنی ناحیە عسکەری ئەم شارە لە دیفاعکردنی ئەم شارە لە خاک و ئاو لە خەڵک و لە کەرامەت و لە شەرەفی ئەم شارە خۆشویستنی خەڵقی ئەم شارە بۆ خاک و ئاویان ئەنجا تێکەڵبوونی خەڵقی سلێمانی کورە حتا قسە نەستەق و خۆشەکانی سلێمانی کاکە نوکتەکانی سلێمانی و حیکڕنوشی تێخین هەموو ئەو جەنگە جیهانیانەی کە خەڵقی سلێمانی تایە بەژاریان کردووە ئازایەتی و نەبەردی خەڵقی ئەم شارە و یعنی هەموو شتێک کە پەیوەست بێ ئەم شارەوە یەک نەوترابێ دوو ساغ نەکرابێتەوە. کاتێەوە تیمێکتان لەگەڵایە گروپێکمان لەگەڵا کە هەریەکە لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر ئامانج و کاکە دکتۆر جیلوان و کاکە خاتوو دکتۆر کەژاڵ ئەمانە تیمێکی زۆر چالاک سلێمانی ناسن لەبەرەوە ڕابەری ئیشەکەشمان کاک سەرکەوزەکیەکە بەڕێزیان لە هەمومان زیاتر احتیمامی هەیە بۆ شارەکە و احتیمامی هەیە ینی حەریسە لەسەری بەڕاستی باشەوە مای دڵخۆشە بوو. دکتۆر هەر ئەزانین ئەم شارە بەم هەموو جوانی کە بەڕێزت هیچم نەوتوە هیچ نەوتە جارێ لە ڕابردوو لە دامەزراندنیەوە سەحر لە بنیادنانی و ئەم شارە خاوەنی ئەم کەسایەتیانە بۆ خابوتی ئەم دابوونەریت و ئەم ڕێزە جوانە بووە. یعنی ئێستاش بۆ خەڵکی سلێمانی ئەوشی کە میوانە لەم شارەیە ئەگەر پیاسەیە بە سلێمانیا بکەیت دڵخۆشی کە کۆمەڵە شوێنی وەکو خۆی ماوەتەوە بەڕاستی. ینی ئەمە ئەبێتە جێگەی شانازی و بێتە شوێنی ئاسەوار بۆ ئێمە. ینی ئەمانەش هەمووی لێرەوە ئێمە من بەڕاستی خۆم هەمیشەوتومە یا ڕەبی هەمیشەتان دروست باش بێ ئێرۆخانی چەبوو لەو کەسایەتیانەی کە زۆر ڕاستیا کرد. یعنی ئەچووە یۆشمە بەر دەرگاکەی کەس نایەتەم بەر دەرگای چکان بێ بشوێنە بۆم سلێمانی بمێنێتەوە و دوای ئەویش هەر بە دوایە
خانمیەکەمی عراقات و شانازی برای محمد ئەگەڕێ بە دوای کەسێکا کە کوچەیەک و شوێنێکی ئەم شارە بۆکو خۆی پیاڵێتەوە دوای شوێنیش ئەو بووکە لە ناو سەرای سلێمانیا دۆزرایەوە و ئێستا توانە دڵخۆشی دڵخۆشی یعنی من بۆ ئەم نمونانەمێنەوە چەند گرنگە هەمومان هەست بە بەرپرسیارەتی کەم بەرامبەر سلێمانی یعنی کە ئەڕۆمە گۆڵانی مەڵکەنی دڵم تەنگە بێ گەراجەکە بینم خانوێک تێکچووە بڕوا بکە ینی من وەکو خۆم و خەڵکی سلێمانی من ئێستا کاکە سەرکە ئەین تۆش کە ئەچمە بازار من زۆر کەم ئەچمە بازار بەس کە بچمە بازار ئەچمە مزگەوتی سێ حەسەر کەنالی لێ بووە ئەچم سەرێگەرێم هەرێم ئەچمە مزگەوتی خانەقا کە مەولانە غاڵێتی لێ بووە کە نالی لێوێ خوێندوێتی ماوەیەک ئەنی ئەچم ئەو فەقیانە بەڕێزانەی ئەوێ بینم یعنی خەڵقی شارەکە ئەبینم لەوێ دار و دیواری پیرۆزە دار و دیواری پیرۆزە ینی من هەموو جارێگەڵم ڕۆژێک ئەگەر ینی تەمەنم هەبێت و لەگەڵ ئێوە ئیشەڵا زۆر دڵم ئەکرێتەوە بۆی کە ڕۆژێکە ڕۆژان دەرس بڵێمەوە لەوێ دەرس بە و فەقی جوانانە بڵێمەوە لێ ئەو بەرگەکەیەتی دوکتۆر قسەشەکەی بەڵێ لە دیمەنەکانای پێ بەڵێ ئەوەیە تا دەستان خۆش بێت ئەوە ینی مایی دڵخۆشیە مزگەوتی گەورەی سلێمانی مەسەلەن کەماوە تۆ بە و جوانیە ئێستا ماشەڵڵا نوێکراوە دەستی سەرۆکی تیش خۆش بێ کە بەڕاستی دەستێکی جوانان پێناوە دەستیان خۆش بێ ئەخۆ ئەمانە مەعالیم ئەم شاران ئەمانە جوانی ئەم شاران ئەزانی کاکە سەرکۆ وەختمان ماوە باش من هەندێک جار بیرەکەمەوە ئەوەی لە مەسەر بۆ نمە بە یەک دوو نمونە بێنینەوە ینی ئەم ڕایادی سلێمانێت تۆزێ مەجاڵ من قسە بکەین باش هەرچەند بەرەو پیری یادەکارن ئەمڕۆ ڕۆژە پێش یادەکە قەی ناخوا نزیکە مەسەلەن بۆ نمونە من بیر لەوە کەمەوە هەندێک جار ئەو وەستایی و توانایی کە بۆ نمونە نالی هەی بووە ینی ئەبێ ئەمە لە سەردەمی خۆیان مەسەلەن چۆن پێشوازی کرابێ ئەبێ ئەو کاتە ئەم شارە چەند پێشکەوتوو بوو بێ من بیر لەوە کەمەوە دکتۆر نالی چ شتێکی جوانی و تۆ بۆ سلێمانی یعنی لەسەر سلێمانی چامەیەکی هەیە 100 کتێبە نووسی لەسەری کاکە نالی کە دەست پێکە ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادەکەی ئەیبادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر ناڵێ ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆش مرور باکە بە ئینسان ئەنجا بە قوربانی باکەش نابێ ئینسان کە ئەڕوا بە بڕێە تەپوتۆز لە پێی بەرز نابێتەوە ئەڵێ بە قوربانی ئەو تەپوتۆزی بەربەر قاچتم چۆن کاکە تو وازەوە بێنە بە لەسەرەوە نەڕباش شتێکی خۆشتان بە باس بیر لەوا کەمەوە کە ئەڵێم یعنی مەسەلەن بۆ نمونە ئەبێ خەڵقی ئەم شارە لە چ مستەوایە کابوو بێتن ئەو سەردەما مەسەلەن تۆ تەماشاکە 1000 ساڵە عەرب خورماخوا عەرب 1000 ساڵە خورماخوا وانە 2000 ساڵە خورماخوا سەیری ئەو وەسفەی نالی کە ئەو تەشبیهی کە نالی بە خورمایکە بە معشوقەکەی ئەڵێ دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی کەوا شیرین و سینە نەرم و دڵڕق تۆ دیقەت بە ڕووتاب خورمایەکە ئەها بەیەکا لچکاوە شیلی لێتە خوارەوە شیریدا شیرینە وانە کە پەنجەی لێ ئەی چەند نەرمە پەنجەی پیاکەی بەناو خورماکە چەند نەرمە لە پڕ دەست بەر شتێکی ڕقەکەوێت کە ناوچی خورماکەیە ئەوە دڵڕقەکە یارە دە تۆ سەیری کە ماک ئەم تەشبیهی ئەو ئەڵێ خۆت شیرینی کە دەستی شت لێ ئەیەم چەند نەرمی لە پڕ دەستم بە شتێکی ڕقەکەوێت کە دڵتە زۆر جوان جار تۆ باش ڕاپە لەمەکە خوا باشمونیش پێش بێنەوە بەستم ئەوە بوو لەم کاتامەوە باسیەوەش بکەین دکتۆر ئەم دانشە چۆن ئێستا خزمەت بە سلێمانیەکەنە بەڵام قسەکەی جەنابی ئێستا باشەوەش بۆ کەم فەرموو
ئەڵێ ئەی شۆخی ئەمە ئێستا فکر مەکەوێتەوە ها ئەوەندە نمونەی زۆرە ئەی شۆخی بێنیاز و گرانناز و غەمزە سووک تیری موژەکەت موژە ئەمێ برێ نیشانەی دڵ کون ئەکا بەنووک ئەی شۆخی بێنیاز یای نیازە بە کەس نییە بێز نایاوەڕ لە کەس بیتەوە گران نازیشت ئەوەندە گرانە بە هەموو کەس هەڵناگیرێ ئەنجا غەمزە سووکیشی هینی بە تیلێ چاویشەکە یەک تیلێ چاوە بەسە بۆی کام دڵت بۆ کونیکەی کام دڵت ئەوێ بە یەک تیلەی چاوکونیەکەی تیری موژەکەت ئەمەی تشبیه طبعا برۆی ئینسان قەوسە تشبیهەکرێ بە کەوان ئەم تیژەی ئێرە تشبیهەکرێ بە تیری کەوانەکە ئەی هاوێ تیری موژەکەت کە بە برۆی هاوی نیشانەی دڵ کون ئەکا بەچی بە نوکی تیرەکەوانە ئێدەوانە وانە سەسوجۆ بکرێت فەرمو تەماشای کەلیمەی کون و نوکە کاف واو نون بوو بەچی کون دەنج عکسی کەرەوە نوک نون واو کاف ئەڵێ ئەو تیری موژەیی تۆ کە لە دڵی من نایە وەک چۆن کون ئەکا بە نوک هەڵێ گێڕێتەوە دڵی میژاوەڵگە هەڵە گێڕێتەوە خوا کێ بۆ ئەمە چێ قەیناکە ئەم توانیوێتی ئەم تەسویرە بکە بەس ئەم کەلیمەی لە چۆ هێناوە تیری موژەکەت نیشانەی دڵ کون ئەکا بەچی بە نوک نوک نوکی تیرەکەیە کونیش دڵەکە کونی تێبێوانە تۆ سەیری ئەو معنایەکە ئەڵێ چۆن ئەو کونە کاف واو نون عکسە بێتەوە بە نون واو کاف عکسە بێتەوە نیە ئاوە ژوە بێتەوە بڵێ گەڕ ئەڵێ دڵی منیش ئاوا هەڵە گەڕێتەوە ئەو تیرەی کە تۆی هاوی بە موژەت دڵی من ئاوا لەکە ماڵە ئاوە بێخۆ ئێکێ بۆ ئەمان چێ من مەبەستم لێرە ئەوەیە کە ئێمە ئەڵین سلەیمانی قابلی هەموو شتێکە قابلی ئەم گۆڤارەیە بۆ نمونە قسەکەی من ئەمەیە ئەڵم ئەبێ لەو سەردەمەیە 200 ساڵ پێش ئێستا ئەمە وترابێ ئەبێ سلەیمانی لە چ مستەوایەکە بۆ بێ جا ئەمە پرسیارەکەی من ئەمەیە شارێک 200 ساڵ پێش ئێستا ئەم عەقڵەی تیا بوو بێ قابلی ئەوە نییە کە دیراسە بکرێ بێکمان باش جا دکتۆر ئێمە زۆر جار وەکو کورد دڵمان گەرمە بۆ ئەوەی هەمانە زۆر جار وەسفی ئەوەی کە هەمانە ئەیکەین بەڵام زۆر گرنگە ئەوەی کە وەسفیشی ئەەکەین بۆ شانازی پێوەکەین بە پەڵگەوە بێت چونکە بۆ نمونە کەسێکە لە دەرەوە سیر ئەکا کەسێکی بیانیە وەکو ئێمە نییە تێڵوانینی بێمان لەبارەی کوردستان و جوانیەکانەوە تۆ ئەبێ بۆ ئەو کەسە بەڵگەت پێ بێ ئێستا ئێوە هاتوون لەم گۆوارە ئیشتان لەسەر ئەو بەڵگانش کرد ئەنجا خۆشبەختانە ئەوەی زۆر گرنگە هەموو ئەو بابەتانەی کە ئەنووسێن لە سەر شێوەی دیراسی ئەکادمی یعنی مەقالەی تیانە مەقالە وتاری تیانە هەمووی دیراسی ئەکادمیە هەمووی ئەو شتانەیە کە ینی کە پشت بە سەرچاوی زانستی و مێژوویە بەستێ قسەی تیانی مەسەلەن تۆ ئەفکارت هەبێ لەسەر بۆ نمونە شاری سلێمانی ئاوای لێ بکرێ و ئاوایە بۆ من پێم وابێ و من قەناعەتم بەمەیە و نانەشتی وایتیانە هەمووی دەرئەنجامی زانە هەموو لێ کۆڵینەوەیکی دەرەنجامی زانستی تایە جاوە ناوەندە ئاکادمیەکانیش بە خوێندکار و مامۆساش ئەتوانن بۆ توێژینەوە بابەتە زانستیەکان یەکێک لەو شتانە کاکە سەرکۆ ئەبێتە بنەمایەکی زۆر ڕەسین زۆر ڕەخت زۆر دامەزراو بۆ دام و دەستگا ئەکادمیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی خوێندکاران ئەتوانن مامۆستایان ئەتوانن سوودی لێ ببینن و ئەشتوانن ینی بەو پەڕی ڕەحابەتی سەدری ئێمەوە کە داواشیان لێکەین کە بە لێکۆڵینەوەی زانستی هاوبەشیمان بکەن پشتیوانیمان بکەن گۆڤارەکە بەرنە پێشەوە ئەم گۆڤاری خەڵقی سلێمانیە گۆڤاری کووردە ئێمە نییە بە تاقیتەنها لەبەر ئەوە هەر کەسێک توێژینەوەیکی زانستی دۆزینەوەیکی تازەی لەسەر ئەم شارە هەیە
و بە بەڵگا بە سەرچاوی مێژووی زانستی ئەی سلمێنێ ئەوە گۆڤارەکەی ئێمە بەو پەڕی فەخرەوە ئەبێتە لانکەی بڵاوکردنەوەی ئەو بابەتانە. باشە دکتۆر لەم گۆڤارەیە کار لەسەر ئەواکەن بۆ نمونە لە سلەیمانیە کۆمەڵە شتەیە خەڵک لەوانێ پرسیارێرا دروست بێ ئەم بە ئەوکو بەڕێز لە پێشتاماژۆ پێ مزگەوتی گەورەی سلێمانی بۆ نمونە بۆ کێگەڕێتەوە چی تیاکراوە چێتە دەرسی و تۆ ئەمانە لەوانەیە زانیاری بێ بۆ کۆمەڵەکە بۆ مەڵکەنی ناویان ناوە مەڵکەنی باشە شیکردنەوە هەبێ بە دوای کە بەڕێزی خۆتەڵێ باشە یعنی ئەمە دوو نمونە هێناومە بۆ بابەتەکانی تریش ئەو دابوونەری دەجوانی باسی کە سەردانوێن بۆی ڕێز لە یەکتر بکرن ئەوڵێن ئەم بابەتانە شی بکەنەوە بۆ یەگەر کەسێک کات بیانی بێ کەسێک بێ لە شارێکی تر بێ بڵێ ئەسلەیمانی ئەم شتە جوانانەی ئەنجا کاکە سەرکو ئەمەی کە باست کرد یعنی ئەمە چەند ڕەهەندێکی جیاواز دەکرێتەوە ئەوەی کە ڕەهەندی بۆ نمونە مێژوویە یەکێکی مێژووناس کاری لەسەرەکە و بە سەرچاوی زانستی بابەتێکی لێکۆڵینەوەیکی زانستی نووسێ لەسەری ئەوەی کە مەسەلەن مەسلەی دیزاین و ئەوەیە کەسێکی ئەندازیارێکی بەتوانای خەڵقی سلێمانی کاری لەسەرەکە ئەوەی کە مەسەن بابەتێکی جوگرافی و علاقی بە شوێنەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە شوێنەوارەوە هەیەکی شوێنەوار ناز ئەوەی کە جوزانم بە زمانی خەڵقی سلێمانێکی زمان ناز ئەوەی ینی وەکوتم شتەکان ئەگەڕێنینەوە بۆ ئەهلی اختصاصی خۆی زۆر باش و ئەمانە هەموو کار ئەکەن لەسەر ئەوەی کانی هەموو ئەم گۆڤارە لە خزمەتی دار و پەردووی ئەم شارەیە بێ لە خزمەتی ئەوەیە ئەبێ کە ئێمە بتوانین زەخیرەیەک گەنجینەیەک گەنج بکەین خەزن بکەین بۆ نەوەکانی داهاتوومان وەکوتم ئەمە گەورەترین قەنات ئەبێ گەورەترین کەناڵ ئەبێ بۆ ئەوەی کە جۆرێ لە بەردەوامی ژیان دروستکەین جۆرێ لە پەیوەندی دروستکەین لە بینی ڕابردوو ئێستا و داهاتوومانە ئێمە ئەمە گەنجەکەین زەخیری ڕابردوومان زەخیری ئێستامان نەخینە سەرێک ماڵۆیەکەینە سەرێک و دای ئەنینەوەکانی دوای ئێمە کاری لەسەر ئەەکەن ئەی خوێندنەوە دیراسی لەسەرەکەن و ئەگەر جار ڕەحمەتێکی شان بۆ ناردین ماڵێنەوە زۆر سپاس دەست خۆش وڵا شتێکی کەتان بابان پێ بڵێم ویستم ئەمڕۆ تووشتان کەم بە شتێکەوە شعرێکی نالی هەیە زۆر جوانە فەرمو ئەڵێ هەرچەندە گوناهی دەمەکەت بارە لەسەر لێو حەدی چییە نالی کە بڵێ ماچە کەفارەت ئەوە چوار معنای هەیە شعرە دوێنێ شەو تەماشام کرد زۆر جوانە دکتۆر وەڵا خۆ تووشت کردین بە کوردی پێشمان وەڵڵاهی ویستم بڵێم خەڵقینە ئەوە من ویستم بۆتان شەرح بکەم بەڵام ئەمانە نێنشت دوو دقەکات بۆ بەڕێزت فەرموو ئەوە کاتی خۆی بەڕەحمە بێ خوا مەلیکی ئەم شارە شە مەحمووی نەبێت بەڕەحمە بێ جا نوکتەی خۆشیە بوو پێکی قسە خۆش و ینی یەکێ لە شتەکاری ئەم سلێمانیە قسە خۆشانەیە ئەوە تا مۆجە ڕۆنجا شەرحەکەم بە دوو دقە هەموو دوو دقیقە ڕۆژێ پیاوێک پێوە بڵام کە ئەڵێ کوڕم تۆ بۆ نوێژ ناکەی ئەڵێ وەڵڵاهی قوربان من شوان و لەشم پیزە بێ دایمە بە حیوان و بەملاوە بەولا بەخوا ناکرێت درۆژیش کە بانکە لە تۆ بیکە لەسەر من لە کابرا ژۆی ئەڵە تۆ بیکە بیکە بۆ من کە نوێژ ناکانی وەڕۆڵێ نێت من چوارڕەکە نوێژی وەڕۆکەم بۆ شێ مەحموود داریشە کاکە من پیاوەتیم کردم وام لێ بکە ئەم شعرە چوار معنای هەیە باشە دوانیەکەم و دوانەیەکی بە ملی خۆتان باش کاکە هەرچەندە گوناهی دەمەکەت دەم یعنی خوێنوانە بە عەرەبی یعنی خوێن دەم بە معنای کاتی ژێ ئەڵێ لە دەمی هاتنتە لە دەمی ڕۆشتنتە لە کاتی ڕۆشتنتە ئەوەش دەمە کەواتە چەند معنەیە سیان هەرچەندە گوناهی دەمەکەت بارە ئەی بار چەند معنای هەیە ئەڵەی بارەکە مەڵگرت ئەو بارەکە ئەڵەی فلانەشت فلانە مەوزوع تازە بۆ بە بار بەسەرتەوە ئەوە دوان وەنیە باش ئینسانیش کە بێدەنگ ئەبێ ماوەیەکی زۆر باری لەسەر لێوی دروزە بێت ئەوەش باو چەند معنە ئەڵێ هەرچەندە گوناهی دەمەکە بارە لەسەر لێو حەدی چییە نالی کە بڵێ ماچە کەفارەت ئەڵێ هەرچەنە ئەوەندەم بان کردی جوابت نەدامەوە وەڵامت نەدامەوە منێ کوشت بەڵگە بوو ئەوەی کە تۆ منێ کوشتووە
گوناهی دەمەکەی من گوناهی خوێنەکەی من بەڵگەکەی زانی چییە خوێنەکەی من چۆتە سلیوی تۆ بۆیەوە ئاڵ و جوانە ئەها بۆ بەبار بەسەرەوە باش جاکەوا بێ ئەم خوێنەی من حەدی چییە نالی کە بڵێم بە ماچێکە فارەتێڕە ئەوە یەک دوو ئەڵێ تۆ هەموو ئەوەی ئەوانەی کە تەمەنایان کردووی بەڵێ هەموو ئەوانەی کە تەمەنایان کردووی خوێنەکەیان بۆتە چی بۆتە بار بەسەری شانتەوە بۆتە گوناه بەسەرتەوە ئەمەنە بێدەنگ بوویت و ئاوڕەنەیەوە لێیان ئەها ئینسان کە قسە ناکاماوەیەکی زۆر بارێ بەسەر لەوێ دروزە بێ ئەڵێ تۆ بارە دروست بووە ئاوڕ لە کەس نایتەوە بۆیە گوناحی هەموو ئەمانەی کە گوناح بەرامبەر کردوون حەدی چییە نالی کە بڵێ بە ماچێکە فارەتەکەی ڕە دوانی کەشیمەوە بۆ جارێکی یاخوا دەست لە ملی ئەوە بەخوا لە ملی گوڵانایە ئێمە دەستەکانی خۆش جوان بوو زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش یەخوا سلێمانی هەر ئاوادان بێ